باز لە هۆکارەکانی زیادبوونی گازی دوانۆکسیدی کاربۆنەکەین لە هەوادا وەک زانین گازی دوانۆکسیدی کاربۆن بە شێوەیەکی سروشتی لە هەوادا بوونی هەیە و پێویستیکی گرنگە بە تایبەت بۆ ڕووەکەکان بەڵام لە ئێستادا بە چەندین هۆکار کە دەستی مرۆڤێکێکە لە هۆکارە سەرەکیەکان گازی دوانۆکسیدی کاربۆن لە هەوادا لە تەواوی جیهاندا ڕێژەکەی زۆر زیادی کردووە کە لە ئێستادا ئەکرێت بڵێن 490 گەردە لە 1 ملیۆن گەردی هەوادا و پێشبینی ئەکرێت زانایان پێشبینیەوەکەن کە تا ساڵی 2050 بگاتە 550 گەرد لە 1 ملیۆن گەردی هەوادا کامە کاریگەریەکەی لە ئێستادا زۆرەجا بۆ ساڵی 2050 تا چەند کاریگەریە بێت و چۆن ڕوبەڕووی ئەم کاریگەریانە و چۆن ڕوبەڕووی زیادبوونی ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن بینەوە لە هەوادا بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکەمان میوانداری زۆر بەڕێز دکتۆر باسط بورهان پسپۆری ژینگەمان کردەوە دکتۆر باسط سڵاو لێ بێ بەخێر بێت سپاس بۆ کورسان بۆ گرنگیدان بەنامە ژینگەیەکان دکتۆر باسط بە باسکردنێکی دوانۆکسیدی کاربۆن دەست پێ بکەین پێویستێکی گرنگە لە هەمان کادا زۆربوونی ڕێژەکەی لە هەوایە کاریگەری زۆر خراپی لەسەر ژینگە بێت بەڵێ زۆر سپاس لە پێشەکی پێناسێکی زۆر ئاسانی CO2 کە چییە دوانۆکسیدی کاربۆن چییە کاربۆن هەمووان زانین کە ئەم سروشتە ئێمە ئەم گردونەی ئێمە لە 100 بۆ 140 دانە توخم پێک هاتووە کە توخمی کیمیاییە کاربۆنێکێکە لە توخمە زۆر ئاساییانەی کە لە سروشتە هەر هەبوو هەر ئەشبێت و ئۆکسیجینی شەروەها هەمووان زانین کە لە کیمیا ئەم شتانە پێکەوە تێکەڵ بن ببێ بە مۆلەکول ببێ بە گەردیلەیەکە ئەوە شێوەیەکە لە سروشتە هەیە CO2 لەو گەردیلانەیە کە لە سروشتە هەر هەبووە و هەر ئەبێت پێش هەموو شتێ ڕوونیکەینەوە کە CO2 شتێنیەکە ئێمە دروستمان کردبێ لە سروشتە هەر هەبووە کاتێک ئەم گەردونە دروست کراوە هەبووە بەڵام ئینسان یا ئێمەی بەشەر بڵێن چیمان کردووە هاتوین زۆرتر ئازادمان کردووە ئەو شێوەیە کە لە سروشتە شێوەکەیمان گۆڕی و ئەم کاربۆنەمان حڕ کردووە کە لە سروشتە هەبێت جا ئێستا CO2 ڕاکە بە ڕێز ئیشارەت پێکرد لە ژێر کاریگەری ئەکتیڤیتیەکانە چالاکیەکانی ئینسانە لەم 1000 ساڵی ئەخیرا لە 100 ساڵی ئەخیراوە تایبەتی ئەم 50 ساڵی ئەخیر بەرەو زۆربوون ئەچێت هەر لەبەر ئەوەی ئەم ڕۆژیانە ناو ڕۆژێکی جیهانی عادەتەن ڕۆژە جیهانیەکان کە دانرێ بەزۆ بیهێنانەوەی خەڵکی سەر کوڕی ئەرزە ئەمەش ملیار کەسە بیرتان بێت ئەم ڕۆژە گرنگە ئەم شتە هەیە بۆ بیرهێنانەوە بە هەندێک چالاکی بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکی کۆمەڵگای هەموو وڵاتانی عالەمە کە ڕۆژێکی ئاوا هەیە و بەس ئەم ڕۆژە نیە ئەگەر تۆ توانیت لەم ڕۆژەیە ئیشێ بکەی بۆ ئەم ڕۆژە ڕۆژی نەهێشتنی کاربۆن نییە ڕۆژی بەرەنگاربوونەوە نیە ڕۆژی کەمکردنەوەی کاریگەریەکانی کاربۆنە ڕۆژی ئێمە هۆکارە بۆ تاوجێگەی کە ئەتوانین بزەبەت تاوجێگەی کە ئەتوانین ڕدیوسین کاربۆن ئەفێکتە خۆی کاریگەریەکانی دوومۆکسیدی کاربۆن کەمکەینەوە لەسەر ژیانی خۆمان لەسەر گردونەکەمان ئەو ڕێژەی کە باسم کرد ئەو ڕێژەی کە باسم کرد 490 گرد لە 1 ملیۆن گەردی هەوایە زۆر نییە ڕاستیەکەی ئەتوانین بڵین زۆرە کە لە چەندین ساڵی ڕابردووە لە 200 گردەوە هاتووە لە 1 ملیۆن گەردی هەوایە بەڵام ئێستا 490 ڕێژەکەی بەڵێ ئەم ڕێژەیەکی معادلی عالەمیە وڵات بە وڵات جیاوازە وڵاتانی کە زۆر سەنعەتین پیشەسازین زۆر جیاوازتر وڵاتانی کە پیشەسازیان کەمترە دووبارە جیاوازترە بە پێی سوتانی کاربۆن چەند لە وڵاتێکە فۆسیل فیۆل یان غازە سروشتیانە نەوت ئەو شتانە ئەسووتێ جیاوازە پێی بەس پێی زۆر شت ئەگۆڕێ ئەو ڕێژەیە بەڵام ڕێژێکی عالەمی ئێستا ئەو ڕێژەیەکە ppm 400 ppm یان 400 لە ملیۆن بەش لە هەوایە هەیە بەڵام ئەمە لە کوێ هاتووە توانین باسی بکەین کە لە کوێ هاتووە لە چی سەرچاوە ئەگرێ بۆچی کاربن بەرەو سەر ئەڕوات ئەمە شتێکەکە بڵین 100 ساڵە مرۆڤ زۆر هەستی کردووە کە ئەم شتە ڕووی داوە لە یەکەم جار لە 1896 زانایەکی سویدی باسی لێ بوو یەکەم جار باسی لەوە کرد کە خەریکە شتێ بەناو CO2 لە سروشتا زۆر ئەبێ و ئەمە احتیمالی هەیە لەوانەیە کاریگەری هەبێت لەسەر گەرمبوونی گۆی زەوی لە دوایەوە لە 1930 دووەم جار زانایەکی تر بەناو کاڵندەر هات باسی لەوە کرد کە CO2 بە کلایمت چێنج بە گۆڕانکاری ژینگەییەکانەوە زۆربوونی کاربۆن لە سروشتا کاریگەری هەیە تێکەڵ بەوە بووە دوایەوە لە 1996 لە سوید کۆڕێکی گەورە بەسرا کام وڵاتان تیاکۆ بوونەوە و باسی زیانەکان کرد و لە ئەخیر شت لە 2015 لە پاریس 196 وڵات بڵین بە تەواوی ملزەم کراوە عراقیشی لەوانەیە بەڵام زۆر وڵاتەکان ملزەم نان بەشتەوە کە تا ئەو جێگەی ئەتوانن ڕێژەی بەکارهێنانی کاربن ئەو شتانە کە ئەبێتە هۆی زیادبوونی CO2 کەمی بکەنەوە زۆر باشە وەکو بەڕێست ئاماژەت بەوە کرد خۆی لە گردونە دوانە ئۆکسیدی کاربۆن هەیە بەڵام مرۆڤ هاتووە ڕێژەکەی زیاتر کردووە ئەتوانین بڵێن هەبوونی ئەو هەموو کارگانە لە ئێستادا هۆکارە بۆی کە ڕێژەی دوانە ئۆکسیدی کاربۆن بەرهەم بنێت کەواتە چی بکرێت بۆی کەمە ئەو ڕێژەیە کەم بکرێتەوە لە ژینگە بۆی زیانیش بە ژینگە و بە تەندروستیشمان نەگەیەنێت
هۆکارەکان زۆرن یەکێ لەوانە کە گەورەترین هۆکار ئەم ساڵ 2023 40 میلیارد تەن کاربۆن چۆتە هەوا بڵێن دروست کراوە ئەم 40 میلیاردە 37 میلیاری تەنها بۆ گواستنەوە یعنی سیارە تیارە باخیرە زۆربەی هۆکارەکان هۆکاری گواستنەوە و سووتاندنی فۆسیل فیولە سووتاندنی غازە سروشتیەکانە هەروە کەزان زۆربەی وڵاتانی عالم بۆ ئەوەی کە کارەبا بەرهەم بێنن غێری سووتانی ناوەکییان ئەتۆمی لە ئێستاشا غازی سروشتی لە وڵاتی خۆمان لە زۆر وڵاتان غازی سروشتی بەکار بە دروستبوونی کارەبا و ئەمەیەکە لە هۆکارە گەورەکانە گواستنەوەی عالەمی هەر بە تیارە و سیارە و شتانەوە هەمووی بەرحاڵ لە بڵێن پشتکیشە بەری ئەو دوانە هەکەێت دروستبوونی وزە و هەروە معاملەکان و گواستنەوە ئەم سێشتا گەر بتوانێت بە جۆرێک کەم بکرێتەوە لە ناو ناچێقەت ناتوانانی بڵێ گواستنەوە نامێنێت بەس ڕیدیوسینگ ئەوەی کە لە عیلماڵێ بەس کەمکردنەوەیە کە ئێمە ئەتوانین چی بکەین ئەمە شتێکی هەم بڵێن کەلتوریە سیاسیە اقتصادیە کە وڵاتان پێکەوە دەستیەک ئەروەکە کۆڕی زۆر ئەبەسر لە ئەوروپا بن لە عالم لە وڵاتان ساڵانە بەڵام چەند ئەتوان وڵاتان بلزم بکرێن بەوەی کە بتوان کەمی بکەنەوە چونە مەشتێکی زۆر گەورەیە کولفەی هەیە بە هەموو وڵاتەکان ئێستا ئەوراکازان بۆ نمونەیەکی لە هۆکارەکان کە کەمی کردو سیاری کارەبایی دروست لە عالەمە زۆر وڵات هەیە خۆی ملزم کرد بۆی کە تا 2030 تا 2040 بە هیچ شێوەیە سیاران نامێنێت سیاری کارەبایی نەبێت و ئەمە بڵێ هەنگاوێکی زۆر گەورە هەرچەند ئەمیش خۆی شتی خۆی لەسەرەکە سیاری کارەبایی بێت هۆی پیسبوونی ژینگەیانە و باسێکی ترە سیاری کارەبایی هیچ کاریگەریەکی لەسەر پیسبوونی ژینگە نابێت خۆی وەکو CO2 ئەماڵەن کاربن ئیمیژن بڵێ کاربن ئیمیژنی سفر دروستبوونی کاربۆنی سفرە بەڵام لەولاوە ئەو لیفیۆم و باتریانەی کە چۆن کە تەواو بێت دوای چۆن ئەچتە ژینگەوە چۆن کۆ بکرێت و لە شوێن چۆن ئەو کارەبایە بەرهەمە هێنیت ئەمەش گرنگە کە زۆر گرنگە چۆن بارگاوی ئەەکەیت بۆیە ئێستا هەندێک وڵاتان ئەڵێن بە وڵاتانی شەرقی ئەوسەط و ئێمە نابێت سیاری کارەبایی هەر بێت بۆچی لەبەر ئێمە غازە سووتێنین ئەکەین بە کارەبایکەینەوە بە کارەبای سیارەکە کەوابوو بە هیچ شێوەیە ئیشێکی ژینگەیمان نەکەین ئیشێکمان نەکڕ بە کەمکردنەوەی کاربن لە حاڵەتێک ئەوە باشە کە تۆ سۆلار پانێڵێکت هەبێت لە وزەی خۆرەوە ڕێگاکەیمان گۆڕیوە ئەو کاتە توانی بڵێ کاربن ئیمیژنم سفر بوو ئەگەیناتەوە گەر نەوت بسووتێنی بکەی بە کارەبا بکەی بە سیارەی کارەبایی هیچ ڕێگاکەیمان گۆڕیوە ماتوانین باشە دکتۆر هەبوونی سەوزایی و هەبوونی دارستانەکان لە وڵاتاندا تا چەند گرنگە بە تایبەت ئەگەر هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین تا چەند گرنگە بۆ کەمکردنەوەی ڕێژەی دوانەوکسیدی کاربۆن لە هەوادا لە ساڵی 2023 زانایان کۆمەڵێک زانە هەستان بە توێژینەوەی لەسەر دارستانەکانی ئەمەزۆن کە کردیان بەشێک لە دارستانی ئەمەزۆنیان کرد بە دوو بەشەوە بەشێکیان بە 16 ستونی 35 متر بەرزی کە دوانەوکسیدی کاربۆنی زیاتری ئەڕژ بەسەر دارەکانە جیان کردەوە لە بەشێکی دیکە کە لە هەوایەکی سروشتی لە کەشێکی سروشتیا بوو کە کاریگەری زۆر زیاتری هەبوو وردە دارەکان کە تەمەنیان زۆرە دارەکان زۆر بەرزن بەرە وشکبوون و لە ناوچوون ئەڕۆشتن کەواتە هەبوونی سەوزایی کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕێژەی دوانەوەکسیدی کاربۆن لە ناوچەکەیە کەم بکاتەوە ئەگەر شاری سلێمانی بە نمونەوە وەربگرین کە ئێستا هەڵبژێراوە بە سەوزترین شاری هەرێمی کوردستان بەڵێ پرسیارێکی زۆر جوان بۆ یەکەم جار باس لەوە بکەین کە ئێمە باسەکەین دووەموکسیدی کاربن یا کاربن شتێکی خراپ نییە لە سروشتا شتێکە ئەگەر کاربن لە سروشتانە بێ تەواوی گۆی زەوی ئەمرێ هیچ نامێنێت بە ئێمە مرۆڤەوە بە هەموو شتێکمانەوە لەبەرەوەی لە ژیانمانە کاربن لە هەموو شتێکی ژیانمانە هەیە دارێک کاغەزێک لە ماڵەکەی خۆمانە هەروە هەموو شتێک پلاستیک تەنانەت هەموو شتێکە لە ژیانمان هەیە کاربۆنی تایە لەشی خۆمان زۆربەی کاربۆنە کەوابوو کاربۆن شتێکی خراپ نییە بەڵام تەنها ئەوەیە کە ڕێژەکەی گۆڕاوە ڕێژەکەش بۆچی خراپە پێش پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە ئەمە بیستمانەشە بناو گرین هاوس ئەفکت ئەوەیە کە تەسیراتی کاربن بۆ خراپە ئەگەر ئێمە بین بۆ گۆی زەوی گەرمەکە کاربۆن خراپیەکە لەوایە کە بۆچی گۆی زەوی گەرمەکە وەکە بیستمانە بەس زۆر بە زمانێکی سادە و بینەران باسی بکەین ئەوەیە کە ئەم گرین هاوس ئەفکتە شتێکە کە وەکوێ بەتانیک درایە بە دەوری زەویە گەرمی بکات ئەو زانانە کە چەند ساڵ ئیش لەواکەن ئەوەیە کە ئەو تیشکەی بەڵێ ئەو تیشکەی کەیەتەوە تیشکێک لە خۆرەوەیەتەوە بە مەوجەی کورت بە مەوجی درژێ بیداتەوە بەڵام نایترۆژین کاربۆن میثان ئەو شتانێک کە لە گۆی زەوی زۆرە نایڵ ئەم تیشکە بڕاتەوە کەوا وەکو شوشەیەک بۆ تێڵن گرین هاوس ئەفکت وەکو بەیتی پلاستیکی خۆمان وایە وەکوی نایلۆن یا شوشەی بە دەوری گۆی زەویە درابێ ئەم تیشکێکێت نەگەڕێتەوە کە ناگرێتەوە وردەوە دە گۆی زەوی گەرمەکە و تەسیرات خراپانە بوونی سەوزایی گرنگە ئێستا لێرە باس لەواکەن کە سایکلی کاربۆن چی کاربۆن سەرفەکات ئێمە ناتوانین بڵین کاربۆن دروست نەکەین ئینسانە کاربۆن مەجبورە دروستکە لەبەرەوەی کە ژیان بەردەوامی هەبێت سیارە ئەم شتانە بەڵام چی کاربۆن سەرفەکە یەک خۆمان کاربۆن سەرفەکەین سەوزایی کاربۆن سەرفەکە لەبەرەوەی ئەگەر کاربۆن لە کونیلەکانی دەمیلەکانی گەڵاوە سەرف نەکرێت فۆتۆسەنتز ناکە خۆراک دروست ناکە کەوابوو
کاربۆن بۆ بەردەوامی حیات بۆ دروستکردنی بۆ تەنانەت ئاژەڵەکان کە ئێمە ئەیان خۆین گۆشتەکەیان بۆ هەموو نەباتات بۆ هەموو سەوزایەکانی سەر عالەم پێویستە کەوابوو کاربۆن لە هەندێک وڵات لە بەیتە پلاسیەکانە کاربۆن بە کەپسول بەرەدەنەوە بۆیان بۆی فۆتۆسنتز زۆرکەن وە زۆرتر بەرهەم دروستکەن کەوابوو تەنها یەک شتێکە ڕێژەی یەکەم کاربۆن سەرفەکە سەوزاییە بۆ دوو قیانوسەکان ئاوەکانە فایتە پلانکتن بوونەوەری زیینو هەیە کام کاربۆنە سەرفەکە بەڵام وای لێ هاتووە ڕێژەی دروستبوونی کاربۆن لە عالەمە لە سەرفەکەی زۆرترە لەبەر ئەوەی لە گۆی زەویە زۆرە بێت پرسیارەکەی جەنابەوەیە کە کاربۆن زۆر پێویستە ئەو توێژینەوەی کە باست کرد وایە تەبعاً کاربۆن نەبێت ئەو وڵاتانە ئەو جنگەڵە گەوران هەر نامێن بەڵام بەداخەوە دارستان بڕینەکان ئاگرکەوتنەوە گەورەکان وای کە دارستانەکانمان کەم بێتەوە ئەوانەی ئەمازۆن هەروەها برازیل لەم چەند ساڵێک کە زۆری لێسوتاوە کە ئەوان کەم بنەوە کاربۆنەکە سەرف نەکەن ئەو کاتە ڕێژەی کاربۆنەکە لە عالەما زۆرتر بێت بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانیشا داربڕینەوە هەربوونی هەیە ئەوە تا هەر ئەمڕۆ هەرم بەیانیە لە ناحیە بەرزنجا کەسێک دەستگیر کراوە کە دەداری بەڕووی تەمەن 80 بۆ 100 ساڵی بڕیوەتەوە کە بەداخەوە ئەمە کارێکی زۆر نامرۆڤانەیە کارێکە دوورە لە ژینگەوە ئەمە تا چەند کاریگەریە بێ بڕینەوەی ئەم دارانە بەتایبەت ئەگەر ناوچەی شار بەژەر بە نمونە وەربگرین ساڵانە بە پیکاپ ئەو دارانەی کە ئەبڕێتەوە ئەفرۆشرێت زۆر ڕاستە مەچناوەی کە هۆکارەکان کە چی بکەینەوە کاتە بچونە باسی ئەوە بەرحاڵ ئێمە هەموو جار لە بەرنامەکان لە بەرنامە جەمەتانە باسمان کردووە کە ژینگە زۆر لەوەی کە زانست بێ کەلتوریە لەبەرەوە زۆر جە باسمان کردووە کە ڕۆڵی سوشیال مدیا ڕۆڵی خەڵک ڕۆڵی مەکتەب ڕۆڵی زانکۆ ڕۆڵی کۆڕکۆبوونەوەکان ڕۆڵی ئەم ڕۆژانەی کە لە دەرەوە چالاکی بکرێن ناو خەڵکە هەموو ئەم ڕۆڵانە ئەوەیە کە کەسێک ئیجازە بە خۆی نەدا وە تێبگە ئەنی پەیوەستبوون بە ژینگەوە بەوەی کە کەسێک ئیشێکی ئەوانەکە زۆتر بۆ تێگەشتنی و کەسانە گرێتە بۆ تێگەشتنی تاکی کۆمەڵگا کە بە ضروری بزانێ ئەم ئیشی کە من ئەیکەم دارێکی بەڕووی 80 ساڵ ئەبڕێت بە چەند سەد ساڵی تە دروستە بێتەوە لەبەرەوەی بەرەو لە ناوچوون ئەچێ ئەمانە زۆر بڵێن شتێکی زانستیە کە ئەو دار بەڕوانە کە لە سروشتی ئێمە چەندین سەد ساڵە دروست کراوە چۆن دووبارە سەوز نابێت و دروست نابێتەوە ئەمانەوەیە هەموو یەکێتە سەر هۆشیارکردنەوەی تاکی کۆمەڵگا کە بە ضروری بزانێت کە ئەم ئیشتێک ئەیکا لەسەر نەوەکەی دوای خۆی کاریگەری زۆر خراپی هەیە و ئەمە بەڕاستی ئیشی ئێمەیە ئیشی کۆمەلگای ئیشی دایک و باوکانە بۆ مناڵەکان ئیشی مامۆستاکانە بۆ مەکتەبەکان ئیشتیەوەی کە کتێبێکی ژینگەی چەند ساڵە باسەکرێ کە کتێبی ژینگەی لە مەکتەبەکان بوترێتەوە لە زانکۆکان هەروەها تەنها گرنگیدانی حکوومەتە گرنگیدانی سوشیال مدیایە گرنگیدانی تەلەڤیزیۆنەکانە هەمووی پێکەوەیەکە ئیشی هەر تاکێکە کە ئەگەر دیاردەیەکی خێزەونی لەو جۆرە ببینێت لایانی پەیوەندیدار ئاگادار بکاتەوە بەتایبەت ئیشی گوندنشینانە کە کارێکی لەو جۆرە ئەبینن ئەگەر خۆشیان نیکن کارێکی لەو جۆرە ئەبینن کەسێک کە یەتە شوێنەکەی ئەمانەوە بدار بە مەبەستی داربڕینەوە بە مەبەستی ڕاوکردن بێ بە هەر مەبەستێکی دیکە بێت کە ژینگە تێک بات لایانی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە ئەمە بەداخۆیمە لە هەنوێ شوێنە دیاردەیەکی دیکە شەبین لەوەی کاتێک کە خۆڵ و قاشاکەکە کۆ ئەبێتەوە لە شوێنێکە هەمووی ئەسووتێنن بە تایبەتی کاتایسووتان کە ومانەزین کاتێک کە ئەسووتێت شڕۆشێکی لێ بەرز دەبێتە جا ئەخۆ ئەبێ ئەمە چ زیانێکی دیکەی هەبێ کەواتە ئەتوانین بڵێن نەبوونی کۆمپانیایەکی ڕیسایکلینی باش هۆکارە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بچن ئەم هەموو خۆڵ و قاشاکە کۆبکەنەوە لە بەرەوانش مەجبورن بۆی کە کۆ نەبێتەوە بیسووتێنن بالضبط لە هەموو بەرنامەژێکەکە باسی ئەومان کردووەیەکی لە بەرحاڵ کاربن زیادبوونەکەشکی لەوانەیە ئەوەیە کە ئەم خۆڵ خاشاکی بنە ساڵی شاری سلێمانی 1300 لە ڕۆژدا خۆڵ و خاشاک فرادا بەشێکی زۆری کاربۆنە دووبارە ئەم کاربۆنێتەوە سروش بە سووتانەکەی دووبارەیەتەوە سروش و هەروە غێری سیۆتۆ گازی میسان دروستەکایەتەوە سروش دووبارە هەمووی هۆکارە بۆ کاربۆن زیادبوون کە باسی ئەمڕۆ ئەمە سیۆتو زیادبوون ئەمەش بەرحاڵ چەندین ساڵە باس کراوە لەوەی کە ڕیسایکلینگ شتێک نییە کە لە ئێستا لە 2024 ریسایکلینگ شتێک بڵین تازەیە بۆ عیلم شتێکە کەیتی وڵاتان کۆنیان کردو بەڕاستی ئەوەیە کە لای ئەمە ئەگەر نەبێ بەڕاستی ئەوەیە کە خۆمان زەر لە ژینگەی خۆمان ئەدەین ئەخیر مۆزۆ کەمە شتێکی زۆر گرنگ باسی کەم مۆزوعی کاربن فوتپرینتە ئەوەیە کە ئێمە هاوڵاتی چی بکەین لەم ڕۆژەیە یا لە ڕۆژانی ترا وا بکەین کە هەر کامێکمان بە سەهمی خۆمان شتێ بکەین کە لە کەمکردنەوەی ئەم کاربن زۆربوونەی سروشتا هەر کەس بە گوێرەی خۆی شتێکات کافیە لە وڵاتان لەم ڕۆژەیە چیەکەن بۆ هەمووی پاسکیل دەرەوە لە ڕۆژەیە ئەوەیە کە تا ئەو جور ڕۆژەیە کە ئەتوانین باسمان کردووە کە سیارەی تاکسەرنشین کەم بکرێتەوە ئەگەر لە ماڵەکە دوو سیارە سێ سیارەمانە ئەتوانین پێکەوەڕێکی خێن بە یەک سیارات و چۆ بکەین و هەروەها گواستنەوەی گشتی کە لە عالەمە بەڕاستی زۆر بۆ بەس لە وڵاتی ما بەداخەوە لە وڵاتانی شەرق ئەوسەط خاصن وڵاتی ما زۆر کەمە سیارەی بڵین گواستنەوەی گشتی بە پاسی گەورە منشە ئەمانە کە بتوانێت زۆر بەجێوێ کە 40 سیارە لە ڕۆژە کات چۆ بکات یەک پاس 40 نەفەر گواستنەوە بکات کە ئەمە بەڕاستی کاربن فوتپرینت کاربن فوتپرینت چیەکە بە کوردیکی زۆر ئاسان بڵێنەوە سەرفکردنی کاربۆنە لە بیدایەتی شتێکەوە تا ئەخیری شتێک قاپێکی
خواردن کێتە بەردەستی ئەمە بۆ برنجەی کە دروست بووە کاربۆنی سەرفکرا بۆ نمونە پێتان بڵێم 1 کیلۆ گۆشتی مانگا کە لای ئەمە ئەکڕێ بۆ نمونە 40 کیلۆگرام CO2 سەرف ئەکات تا گۆشتە دروستە بێت 40 کیلۆگرام CO2 تە سروشتەوە تا 1 کیلۆ گۆشتێتە بەر سەر سفرەکەی ئێمە لە ساڵانی کۆنا باس ئەمەمان بیسمانەکە لەوانەیە گۆشت ئەڵێن زۆر درنگ مانگی جارێ ئەخورا بەڵام لێرە ڕۆژانە لەوانەیە گۆشت بخورێ لە مەطعمێکە لە 150 خواردنەکە فڕێدرێ ئەمە بۆ هەر قاپێک لەو خواردنی کە دروست کراوە کاربن فوتپرینتی خۆی هەیە ئەڵێ مەسەن بۆ برنجەکە بۆ کیلۆ برنج کیلۆ کاربن نەبێت سەرفکرێ بۆ کیلۆ گۆشت چەند بۆکی ئەمەمەوەی کەواتە کارگەکانی بۆ کاربن بەڵێ حسابات لەسەری کە ئەڵێن کاربن فوتپرینتی هەر ئینسانێک لە 2023 4 تن بووە ینی ئێمە و ئێوە ڕۆژانە لە ساڵێکات 4 تن CO2مانیاوە بە سروشت بۆچی بۆ خواردنەوەکەمان بۆ سیارەی کە خواردمان بۆ گوازێتەوە ئەگەر ئێمە بتوانین زراعەتی خۆمان دروست بکەین فود سکیۆریتیمان هەبێ خواردنی خۆمان دروست بکەین لە تورکیا و سیارەی ڕێناکە کیلۆی تەماتەمان بۆ بێن لە ئێرانەوە بێت ئەمە هەمووی کاربن فوتپرینتە کاربن سەرف ئەکات ئەو کاتە ئەگەر شتی خۆمان دروستی بکەین پێویست ناقا کە ئەوەنە کاربن تۆ لە بەرامبەر ئەم زیانەمان کە 40 تن 4 تنمان زیان هەبوو بۆ ژینگە لە بەرامبەر ئەم زیانەیە ئەمە چی بکەین بۆ ژینگە تەنها شتان توانین سەوزایی زیادکردن هەرکە لە ماڵەکەی خۆیان گە سەوزایە زیاد بکە کارەبا سەرفکردن وایە لە وڵاتی ئەمە کارەبا کەمە بەڕاستی بەڵام ئەو کاتەش کەیێتەوە لەبەرەوەی ئەمە شتێکی دەرونیە سایکۆلۆژیە لەبەرەوە کارەبامان لە 4 ساعت 6 ساعتەکەیێتەوە فول هەمووی سەرفەکەین بۆی ئینسان پێویستی پێێتی چون نەبووە بەڵام ئەمە شتانەکە ئێڵێن بە وڵاتێکی ساندارە ڕاستێک لە وڵاتی ئەمە چون کارەباکەمە لەوانە شتێ و کە بەکەم بێ بەڵام تاوجێگەی توانین ئەگەر ڕووناکیی دەروی حەوشەکەمانێ باخەکەمانێ ئەم ئێستا گوڵاب زۆر هاتووە کە سۆلار پانەلە بەوە بتوانین کاربن سەرف نەکەین لە وڵات بۆ گەرمیەکان لە وڵاتان فێرمۆستات بەکاربێن کە زۆرتر سپلێتێکە بەکارێن لە هاوینە بەڕاستی لەسەر 16 بێت لەسەر 32 بێت زۆر لە کاربن فوتپرینتی وڵاتای تەسیریەیە کە هەموو وڵاتەکە بگاتەوە ئاسە زانیاری ئاسە ژینگەیی کە بزانە بە کوژانەوەی گوڵۆپێ بە کەمکردنەوەی سپلێتەکەی دەرەجەکە یا بە گەرمیەکە ماڵەکەی بەجێ 25 و 22 بێ بۆ نمونە هەمووی ئەو شتانەیە کە ئەتوانین بیکەین ئێمە ڕۆژانە سەرفیەکەین بەجێ بتوانین خزمەتەکەین بە سروشتی خۆمان بە دەوروبەری خۆمان بەڵێ سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ زانیاریەکانە سپاس